في النار. خۆشەویستان، هەر ناز و نیعمەتێک خوای گەورە بە ئێمەی دەبەخشێ فەزڵ و کەرەمی خۆیەتی، ئازایەتی ئێمەی تێدا نییە. چونکە ئەگەر خوای گەورە شتێکت بۆ ئاسان نەکات ناتوانی بەدەستی بهێنی، ئەگەر بچووکترین شت بێت. کاتێکە سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو هەموو ناز و نیعمەتەی بەسەرا ڕژاند، کاتێکە لەگەڵ سوپاکەی و لەشکرەکەیدا بەڕێگایەکدا دەڕۆن دەگەنە دۆڵێک، لەوێ مێرولەیە قسە دەکات، بە مێرولەکان دەڵێ بڕۆنە ژوورەوە، با سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ سوپا و لەشکرەکەیدا ئێوە نەشێلن، ئێوە لەناو نەدەن. کاتێکە سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لە دەنگی مێرولەکە دەبێت کە ئەو قسەیە دەکات، زەردەخەنێ دەکات، دەفەرمێ وقال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي. لخوي باي نابي مێرولە گوێم لە دەنگێتی، من پاشام، من پێغەمبەرم سەلامی خوای لەسەر بێ، من جنۆکە و ئادەمی زاد و باڵندە و گیان لەبەران و بێباڵ هەمووی لەژێر فەرمانی مندایە، بەڵام لە خۆی بایی نابێت. بۆیە دەفەرمێ خوایە یارمەتی دەرم بە، خوایە ڕام بێنە. لەسەر چی ڕام بێنە؟ ڕام بێنە لەسەر ئەوەی کە بەردەوام سپاس و ستایشی ئەو هەموو ناز و نیعمەتە بکەم کە بەسەر من تا ڕژاندووە. خوای یارمەتی دەرم بە، چونکە ئەگەر خوای یارمەتی دەرت نەبێت واللهی ناتوانانی سپاسی خوا بکەی. بۆیە خەڵکی وا هەیە ڕۆژانە 100 جار ناڵێ الحەمدولله، 50 جار ناڵێ، 8,000 جار دەڵێ. بۆیە بڵێ خوای یارمەتی دەرم بە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتووە بە معازی فەرموو ڕەزای خوای لێ بێ، فەرمووی واللهی ئەی معاز من تۆم زۆر خۆش دەوێت، ئامۆژگاری دەکەم لە دوای نوێژە فەرزەکان ئەمەت لەبیر نەچێ. اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. يا ربي خوايا یارمەتی دەرم بە، یارمەتیم بدە، کۆمەکیم بکە، پشتیوانیم بکە، تەوفیقم بدە. بۆچی؟ على ذكرك وشكرك، بۆی بەردەوام ذیکر و یادی تۆ بکەم، شکر و سپاسی تۆ بکەم، و عیبادەتی جوان بۆ تۆ ئەنجام بدەم. کەواتە ئەگەر خوا یارمەتی دەرت نەبێ ناتوانی سپاسی خوا بکەی. ئەو کاتە بە قسەی شەیتان دەکەی بەهۆی تاوانباری خۆتەوە، کە شەیتانیش وعدی داوە هەر ڕەشەی کردووە نابێ ئادەمی زادەکان سپاسی خوا بکەن. بۆیە هەر ناز و نیعمەتی خوا بەسەر تۆ ڕژاندی، بڵێ خوای یارمەتی دەرم دا بۆی بتوانم سپاسی ناز و نیعمەتەکانی تۆ بکەم، لە خۆت بایی مەبە. سولەیمان سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ خوایە یارمەتی دەرم بەوە بۆی بەردەوام سپاسی تۆ بکەم لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتی کە بەسەر مندا ڕژاندووتە. ئینسان ئیماندار دەبێ ئاوا بێ، کاتی نیعمەتێکی بەسەرا دەڕژێ یەکسەر خوای گەوری بیرکەوێتە، بزانێ ئەمە نیعمەتی خوایە بەسەریەوە. سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە خوای گەورە ئەو هەموو ناز و نیعمەتەی پێبەخشی، فەرمووی ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي. خوای یارمەتی دەرم بە، بۆی بەردەوام سپاس و ستایشی ئەو هەموو ناز و نیعمەتە بکەم کە بەسەر مندا ڕژاندووتە. کەواتە تۆش بەردەوام بڵێ خوای یارمەتی دەرم بە. واللهی ئەو بەندەیی کە بەڕاستی ئیماندار بێ، بە تەقوا بێ، بە وەفا بێ بەرامبەر بە خوای گەورە، بەردەوام سپاسی خوا دەکات. خوای گەورە هەرچی پێ ببەخشێ ئەڵێ الحەمدولله. خوای گەورە لەشی ساغی پێت بەخشیوە، عەقڵی پێت بەخشیوە، ئیمانی پێت بەخشیوە، مڵک و سامان و خان و سەیارە و ژیانی خۆشی پێت بەخشیوە، سپاسی خوا بکە لەسەری. ئەو نیعمەتی خوایە بەسەرتەوە. خوای گەورە بێوێ بە چاوتورکان بدێ، بە چرکەیەک لێت ئەسێنێتەوە. بۆیە لە خۆت بایی مەبە. ئینسانی ئیمانداری بە وەفا بەرامبەر بە خوای گەورە بەهۆی ماڵەکەیەوە، بەهۆی سەرۆت و سامانەکەیەوە، بەهۆی دەسەڵات و قووەت و دەسەڵاتەکەیەوە لە خۆی بایی نابێت. هیچ پاشایەک لەم سەرزەوێدا بەقەد سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەسەڵاتی نەبووە، یەک پاشایەک لەسەر زەویدا نەبووە.
هاوشێوەی ئەو بێت سەلامی خوای لەسەر بێت چکە هیچ پاشایەک نەبوو لەگەڵ گیانلەبەر قسە بکات هیچ پاشایەک نەبوو جنۆکە مسەخەر بێ بۆی هیچ پاشایەک نەبوو چونکە ئەو مەلیک بوو هەم نەبی بوو پێغەمبەریش بوو سەلامی خوای لەسەر بێت هیچ پاشایەک نەبووە هەرچی گیانلەبەرەیە لەگەڵی دابێ و قسەی بکە و قسەیان لەگەڵا بکە بۆیە ئەوەی خوای گەورە بە سولەیمان پێغەمبەری بەخشی سەلامی خوای لەسەر بێت بە هیچ دەسەڵاتدار و دەوڵەمەندێکی نەبەخشی بەڵام لەگەڵەوەشا دەڵێ خوای یارمەتی دەرم بە سپاسی تۆ بکە ئینسانی ئیماندار کە وەفای هەبوو ئابە و شێوەیە دەبێت دەزانی چی دەفەرمێ سولەیمان سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێ هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر ئەم هەموو شتە کە خوا بە منی بەخشیوە هەمووی فەزڵی خوایە نافەرمێ ئازایەتی خۆمی تایە من کوڕی پێغەمبەر داوودم سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێ هذا من فضل ربي ئەمە تەنها فەزڵی خوایە خوای گەورە تاقیم دەکاتەوە من سپاسی خوا دەکەم یان ناشکری دەکەم بۆیە وەڵڵاهی هەموو ژیانی تۆ تاقیکردنەوەیە هەموو نیعمەتێک کە خوا پێتی دەبەخشێ و لێتی دەسێنێتەوە هەمووی تاقیکردنەوەیە جا بەختەوەر ئەو کەسەیە دڵخۆش و بەختەوەر و براوە ئەو کەسەیە لە ناز و نیعمەتەکاندا سپاسی خوای پەروەردگار بکە چونکە وما بكم من نعمة فمن الله خوای گەورە دەفەرمێ هەر ناز و نیعمەتێ بەسەر ئێوە هەبێ خوای گەورە پێتانی بەخشیوە کەواتە ئینسانی ئیماندار سپاسی خوا بکە سپاسی خوا بکە لەشە ساغە دەوڵەمەندی سپاسی خوا بکە دەسەڵاتت هەیە سپاسی خوا بکە چونکە تۆ دەسەڵاتەکەی تۆ لە چاو دەسەڵاتی سولەیمان پێغەمبەر دا سەلامی خوای لەسەر بێت سەتا یەکیش نییە چیت هەیە تۆ بە چاوتروکاندنێ تەخت و عەرش و موڵکی ئەو ئافرەتە کە پاشای یەمەن بوو بە چاوتروکاندنێ دێتە بەردەستی جنۆکە دێخاتە بەردەستی یەک چاوتروکاندن خۆی و ملک و عەرشەکەی و دەسەڵاتەکەی هاتە بەردەستی پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لەسەر بێت لە ماوەی چاوتروکاندنێکدا نزیکی 2000 کیلۆمەتر بینیان بۆ 2000 کیلۆمەتر لەگەڵ ئەو ئافرەتا بینیان بوو کە پاشا بوو ئەو جنۆکەیە وتی بە یەک چاوتروکاندنێ بۆ دێنم ئاوە چاو داخە پێشەویکی تۆ لە بەردەستایە کاتێ چاوی تۆ تەماشاکە ژنەکە پاشاکە لەگەڵ ملکەکەیە لە بەردەستایەتی لەگەڵ عەرش و دەسەڵات و کورسەکەیدا بە چاوتروکاندنێ بەڵام دەفەرمێ ئەمە فەزڵی خوایە ئەی تۆ چی دەسەڵاتێک تەیە بە چاوتروکاندنێ 2000 کیلۆمەتر نەفەرێ بێتە بەردەستی لەگەڵ دەسەڵاتدارەکانە ئینسانی ئیماندار سپاسی خوا دەکات بۆیە بەردەوام بڵێ ئەلحەمدولله خوایە ئەمە فەزڵی تۆیە یارمەتیم بدەی بۆی بەردەوام سپاسی تۆ بکە بەڵێ پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەی پەروەردگار ئەوزعنی ئەن ئەشکر نعمەتەکە التي ئەنعمتە عەلەیە خوای یارمەتی دەرم بی بۆ ئەوەی بەردەوام سپاسی ئەو ناز و نیعمەتانی تۆ بکەم کە بەسەر من تا ڕژاندووتە بۆیە ئەو عەبدەی کە بەڕاستی عەبدی خوا بێ وەفای هەبێ ئیمانی هەبێ تەقوای هەبێ لە کاتی خۆشی و ناخۆشیدا سپاسی خوا دەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵەکەی ئیبراهیمی کوڕی تەمەنی مناڵ بوو بە منداڵی هێشتا شیری دەخوارد لە باوشی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم گیانی دەرچوو مرد گریا فەرمی شتێک ناڵێن خوا پێی ناخۆش بێ ئەوەی خوا پێی ناخۆش بێ نایڵێم بە قەزا و قەدەری خوای گەورە ڕازی یەکی لە پیاوچاکان دەفەرمێ ڕۆشتم بۆ شوێنێک بە سەرهاتەکەتندا باسمان کردەوە بەڵام بەسمان یەک خاڵی کردی ئەفەرمێ پیاوێکم بینی هەردوو دەستی لە دەستدا بوو دەستەکانی نەمابوو لە دەشتێکە هەردوو پێی لە دەستدا بوو واتر نە قاچی هەبوو نە دەست چاوی کز بوو زۆر کز بوو گوێی زۆر قورس بوو بە ئاسانی شتی نەدەبیست مناڵێک بوو خزمەتێک مناڵەکەشی دڕندە خواردی سبحان الله دەوەرە سەیری کات نەفەرێک دەستێکت نەبێ پێی بڕۆی چاوێکت نەبێ سەیری شتی پێ بکەی گوێیەکت نەبێ شتی پێ ببیستی لە دوورەوە لەگەڵەوەشا قاچ و دەستت نەبێ زۆر قورسە مناڵێکیش نەبێ کەسێکیش نەبێ خزمەتت بکات لە دەشتێکە نەک لە ئاوەدانیە بەڵام دەیفەرموو خوایە گیان سپاس بۆ تۆ خوایە ئەو نیعمەتانەی تۆ بە من بەخشیوە بە هیچ کەسێکت نەبەخشیوە ئیمامی ئەبوو قیلابە کە تابعینە و قوتابی سەحابە بۆ ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت
ئەو کەسەکە لەگەڵا بوو دەڵێ بوتم ئەی بەندەکەی خوا چی نیعمەتێکی بە تۆ بەخشیوە، ینی نیعمەتەکانم پێ بڵێ کە ئەڵێ خوایە ئەوەی تۆ بە منە بەخشیوە بە کەسە نەبەخشیوە لە کاتێکا نە دەستێکی هێنانی پێ بخوا نە پێیەکی هەنگاوی پێ بنێت بۆی نەخۆشیەوە هەموو لێ دەستداوە، چاوێکی تەواوی نییە، گوێیەکی تەواوی نییە، دەڵێ خوایە تۆ فەزڵی من و داوە بەسەر هەموو خەڵکیدا. ئەوە عەبدی ڕاستەقینەیە بەخوا، ئەوە وەفادارە بەرامبەر بەخوای گەورە. فەرموویەوە تۆ چی ئەڵێی؟ خوای گەورە زمانی بە من داوە، زمانم ساغە زیکری خوای پێ دەکەم، والله ئەوە خوا بە منی بەخشیوە بە کەسی نەبەخشیوە، تەنها زمانم هەیە زیکری خوای پێ دەکەم. وتی وەڵڵاهی ئەوە ئیماندارە، بەندەی ڕاستەقینە ئەوەیە کە سولەیمان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوایە یارمەتیم بدەی بۆی بەردەوام سپاسی تۆ بکەم، ئەمەیە لە کاتی خۆشی و ناخۆشیە سپاسی خوا بکەی. فەرمی وەڵڵاهی ئەگەر خوای گەورە لە ئاسمانەوە ئاگرێک ببارێنێتە خوارەوە بەسەرما بمسووتێنێ، خوای گەورە بە ئاگر بمسووتێنێ لە ئاسمانەوە، ئاگرێکم بۆ بنێرێ بمسووتێنێ، والله ئەگەر خوای گەورە فەرمان بە شاخەکان بکا بڕوخێنە سەرما و شاخ بڕوخێ بەسەرمدا، ئەمە قورسە لە ئاسمانەوە ئاگرێک تایبەت بۆ تۆ بێ بتسووتێنێ. خوای گەورە فەرمان بکا بە شاخێک فڵان شاخ ئەبۆ قیلابە بکە ژێرەوە، ئەمە قورسە. وەفەرمووی ئەگەر خوای گەورە فەرمان بکا بە بەحرەکان غەرقم کەن و بمخنکێنن، بڕۆن ئەبۆ قیلابە بخنکێنن ئەی بەحرەکان، ئەگەر خوای گەورە ئەو فەرمانش بکا بە بەحرەکان بمخنکێنن، و ئەگەر خوای گەورە فەرمان بکا بە زەوی قوتم بدا، مەزدەدو لڕەبی ئیلا شوکرا، واللهی غەیری سپاسی یەک شتێک ناکەم، بەس تەنها سپاسی خوا دەکەم، خوا بمسووتێنێ هەر سپاسی دەکەم، خوای گەورە غەرقم کا لە ئاودا بمخنکێنێ هەر سپاسی دەکەم، مەزدەدو لڕەبی ئیلا حوبە، تەنها خۆشەویستی و سپاسی خوا نەبێ یەک شتێ لە من زیاد ناکەم، واللهی خوا لە ناوم بەرێت بمباتە خوارە بە زەویدا هەر خۆشم دەوێت هەر سپاسی دەکەم، دەڵێم ئەلحەمدولله. ئەوە ئیماندارە. بۆیە سولەیمان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای یارمەتی دەرم بی سپاسی تۆ بکەم. ئینسانی ئیماندار ئاوایە خەڵکیشی تووشی ناخۆشیێکی بچووک دەبێ دەیها ناشکوری دەکات، با سپاسی خوا بکەین، خوامان قەت لەبیر نەچێت لە کاتی خۆشی و ناخۆشیە. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سليمان پیغمبر صلى الله عليه وسلم كاتي خواهي قال اوهمو نازو نعمتي بيدا بخشيه، اوهمو شتي بو مسخر دكات لفرمي خواهي قال يارمتي درم بي بو يسباسي توبكم بس اوهمو نازو نعمتي كبمند بخشيوا أنعمت علي وعلى والدي. ها سيدي إنسانك بەندەیەک کوڕێکە چاک بوو کچێکە چاک بوو ئابەم شێوەی دەبێت، کوڕ و کچی چاک ئابەم شێوەی دەبێت. خوای گیان سپاس بۆ تۆ، خوای یارمەتی دەرم بی، سپاس و ستایشی تۆ بکەم لەسەر ئەو نیعمەتانی کە بە منت بەخشیوە و ئەو نیعمەتانیشی کە بە دایک و باوکی منت بەخشیوە، چونکە ئەو نیعمەتانی کە خوای گەورە بە دایک و باوکی تۆی بەخشیوە نیعمەتێکە بۆ تۆش. بۆیە بەردەوام سپاسی خوا بکە لەسەر ئەوەی کە باوکت دایکت کەسێکی چاک و ئیماندارن، کەسێکی بە شەخسێتن، کەسێکن خەڵکی خۆشیانی دەوێت، خەڵکی دوعای خێریان بۆ دەکا، بەڕێزن محتەرەمن، سپاسی خوا بکە لەسەری، تەنها لەسەر نیعمەتەکانی خۆت سپاسی خوا مەکە، وەفات هەبێ بەرامبەر بەو نیعمەتانەی کە خوا بە دایک و باوکی بەخشیوە. وەکو سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، خوا یارمەتیم دە سپاسی تۆ بکەم لەسەر ئەو نیعمەتەی کە بە دایک و باوکمیشت بەخشیوە. هەتا ئێستا کێمان توانە خوایە سپاس بۆ تۆ لەسەر ئەو نیعمەتانی بە دایک و باوکم بەخشیوە؟ کێمان وامان وتووە؟ کێمان سپاسی خوامان کردووە لەسەری باوکێکی چاکمان هەیە، دایکێکی چاکمان هەیە؟ وەڵڵاهی دایک و باوک دڵسۆزترین کەسن بۆ تۆ، بەبێ مەسلەحەت و بەرژەوەندی تۆیان خۆشە. ڕۆڵەکان گەنجەکان دایک و باوکتان ماوە ڕێزیان لێ بگرن، حرمەتیان بگرن، دڵیان مشکێنن، چونکە هەموو ژیانەکە دە قوربانی ئێوە. بەڵام کاتێک کە تۆ بیتە باوک و دایک، ئەگەر ویژدانت هەبێت تێدەگەی باوک و دایکیت یانی چی، ئەگەر مرۆڤایەتی لەدەست نەدا ئینسان دەزانێت باوک و دایک یانی چی، یانی خەم و خەفەت،
يعني دڵسۆزی يعني وەفا دڵسۆزی ئەوان وێنەی نییە بۆیە بەردەوام دوعای خێران بکە واللهی خودی خۆم ئەگەر یەک نوێژێکی فەرز یان سونەت کە بیکەم ئەگەر دوعای خێر بۆ دایک و باوکم نەکەم لە سەژدە یا لە دوای تەواوبوونی تەحیات و پێش سەلامدانەوە خۆم بە بێوەفا دەزانم خۆم بە سوقڵە دەزانم بەرامبەر دایک و باوکم ئەگەر یەک جارێ دوعای خێران بۆ نەکەم یەک نوێژێک ئەڵێم ئەمڕۆ من بێوەفا بووم بەرامبەر دایک و باوکم سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتانی خوای گەورە بە خۆت و دایک و باوکی بەخشیوە بێوەفا مەبە بەرامبەریان لە بیریان مەکە چونکە ئەوان لە دوای مردنیش لە بیر ناکەن زیندوون دوعای خێران بۆ بکە مردوون دوعای خێران بۆ بکە وقل رب ارحمهما كما ربياني صغيرا خوای گەورە فەرمانەکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمانە بۆ ئێمەش بەڵێ خوایە گیان ڕەحم بە دایک و باوکم بکەی هەروەکو چۆن بە منداڵی منم گەورە کرد وەزنی مریشکێکمان نەبوو کێ ئێمەی گەورە کرد دایک و باوکمان وەفاتان هەبێ بەرامبەریان دوعای خێران بۆ بکەن سپاسی خوا بکەن لەسەر ئەو نیعمەتانەی کە باوک و دایکشتان پێی بەخشداوە سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە هەموو ناز و نیعمەتەی پێ بەخشی فەرمووی وأن أعمل صالحا ترضاه خوایە یارمەتی دەرم بی کۆمەکیم بکەی یارمەتیم بدەی پشتیوانیم بکەی بۆ ئەوەی کردەوەیەک ئەنجام بدەم کە تۆ پێت خۆش بێ کە تۆ پێی ڕازی بیت بە ئیخلاسەوە کردەوەکانم بۆ تۆ ئەنجام بدەم داواکە لە خوای گەورە کارێکی بۆ بکات ئەو کردەوانە ئەنجام بدات کە خوا پێی خۆشە تۆش بەردەوام بڵێ خوایە یارمەتی دەرم بە بۆی کار و کردەوەیەک ئەنجام بدەم کە ڕەزامەندی تۆی تیا بێت نەک تووڕێی تۆی تیا بێت چونکە ئینسان زۆر جار ئێمە کردەوە دەکەین بەڵام تووڕەبوونی خوای تایە خوا لە خۆمان تووڕە ئەکەین ئەمە زۆر ترسناکە ئەوە مهمە کردەوەیەک ئەنجام بدەین ڕەزامەندی خوای تیا بێت خوا پێی خۆش بێت چاکە لەگەڵ دایک و باوکت بکە خوا زۆری پێ خۆشە لەگەڵ خزما چاکە بکە لەگەڵ خزم و دراوسێ لەگەڵ خەڵکیا چاکە بکە خوا پێی خۆشە خوش پێی ناخۆشە لەگەڵ هیچ کەسێکا خراپە بکەیت کەواتە ئاگادار بە بەردەوام بڵێ خوایە گیان یارمەتی دەرم بە چاکە بکەم ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئیسماعیلی کوڕیدا سەلامی خوایان لەسەر بێت کەعبەیان دروستە کرد بینای کەعبەیان دروستە کرد پیرۆستترین شوێنی سەرزەوی دەیان فەرموو ربنا تقبل منا خوایە لێمان قبوڵ کەی خوایە لێمان قبوڵ کە ئەم چاکەیەمان لێ قبوڵ کە کە بە فەرمانی تۆ ئێمە کەعبە دروستەکەین بە فەرمانی خوا قبوڵی کرد دروستیان کرد خوا فەرمووی دروستی کە بەڵام دەفەرمێ خوایە لێم قبوڵ کەی تۆش خوا فەرمانی پێت کردووە نوێژ بکەی بڵێ خوایە لێم قبوڵ کەی فەرمانی پێت کردووە لەگەڵ دایک و باوکتا چاک بە بڵێ خوایە لێم قبوڵ کەی هەرچی چاکێ دەکەی بڵێ خوایە لێم قبوڵ کەی چونکە تۆ لەوان پاکتر نیت ئەوان دەیانفەرموو خوایە لێمان قبوڵ کەی کەواتە تۆ زۆر پێویستە زیاتر بڵێی سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوایە گیان یارمەتیم بدەی ئەو کردەوەیە ئەنجام بدەم کە تۆ پێت خۆشە کە تۆ پێی ڕازیت بۆ ڕەزامەندی تۆیە کەواتە بەردەوام بڵێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە ئەفەرمێ هەر کەسێک لەسەر ڕێگایەک ناڕەحەتیەک لابەرێ شتێک کە خەڵکی ناڕەحەتەکە لەسەر ڕێگایەکە خۆتان زان چی شتێک لە ڕێگا خەڵکی ناڕەحەتەکەی تر بە پێ بڕۆ یا بە سیارە بڕۆی هەر کەسێک لەسەر ڕێگایەک شتێک لابەرێ کە خەڵکی ناڕەحەت دەکا ئازاری خەڵکی دەدا چاکێکی بۆ دەنووسرێ هەر کەسێکیش دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ومن تقبلت له حسنة دخل الجنة هەر کەسێک خوا یەک چاکەی لێ قبوڵ کات دەیخاتە بەهەشتەوە بەس گرنگەوەی خوا لێت قبوڵ کات بە قسەی مام حاجی نابێت تا خوای گەورە وەریگرتووە نا بە قسەی تۆ نابێت بە چاکی بۆ خوا ئەنجامی بدە بڕیارەکە و وەرگرتنەکە لای خوای لای تۆ نییە هەر کەسێک چاکەیەکی هەبێ بە ئیزنی خوا خوای گەورە دەیخاتە بەهەشت بۆیە بەردەوام بڵێ خوای لێم قبوڵ کەی سليمان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتایی دوعاکەدا دەیفەرموو وأدخلني برحمتك في عبادك الصالحين سبحان الله ئێمە چەنێ لە خۆمان باین چەنێ بێ ئاگەین لە تەربیەت و پەروەردەی قورئان چەنێ بێ ئاگەین لە ژیانی پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ خوایە گیان بە ڕەحمی خۆت
بمهرباني خود بفضل خود من بخريزي بياوچاكانوا. سبحان الله، من بخريزي بياوچاكانوا خوايا بفضل ورحمتي خود لقل بياوچاكانا حشرمك لقل اوان دا لبهشتا كوم بكروا. اوه بيغمران او من سلامي خوايا لسربيه وك من فلان كس دور كاد نيوشك على خوي بايبو وك وانا نبون وك فلان كس نبو من چیم کردووە ئەی سولەیمان پێغەمبەر چی کردو سلامی خوای لەسەر بێ ئەوە دەفەرمێ خوای لێم قبوڵکەی خوای بخەیتە ڕیزی پیا و چاکانەوە چونکە ئەگەر چتە ڕیزی پیا و چاکانەوە زانێت چی نیعمەتێکە لە دنیا و قیامەت خۆشەویستی خوای هەموو ڕۆژێ خەڵکی نوێژ دەکات دەڵێ السلام علينا وعلى عباد الله الصالحين لێ تێگەشتوونە ئێمە دوعا دەکەین لە تەحیاتە دەڵێن سلامی خوا لەسەر هەموو بەندەیەکی خوا بێ سلامی خوا لەسەر ئێمە بێ و لەسەر هەموو بەندەیەکی ساڵح و چاکەکار بێت. ئەگەر تۆ چاکەکار بی زیندوو بی یا مردوو بی هەر کەسێک بڵێ وعلى عباد الله الصالحين شمولی تۆ دەکا و دوعاکە بۆ تۆش خوای لەو کەسانەمان بگەڕی یا رب العالمین کە بەردەوام خەڵکی دوعای خێرت بۆ بکە. بۆیە پێغەمبەر سولەیمان سلامی خوای لەسەر بێ فەرمووی خوای گەڕ من خەڕیزی پیا و چاکانەوە لەگەڵەواندا لە بەهەشتا کۆم کەرەوە لەگەڵەواندا حەشرم بکە لە ڕیزی پیا و خراپان نەمشمێری خوای لە ڕیزی پیا و چاکان بمشمێری. ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزترە لای خوایە من و تۆ دەیفەرموو وألحقني بالصالحين خوای بمگەینی بە پیا و چاکان بمخەیتە ڕیزی پیا و چاکانەوە. ئیبراهیم پێغەمبەر وا دەڵێ سەلامی خوای لەسەر بێ و دەیفەرموو چی دەفەرموو یعنی بمخە ڕیزی پیا و چاکانەوە واجعلني من ورثة جنة النعيم خوای بمکەی بە ئەهلی بەهەشت خوای بمخەیتە بەهەشتەوە. پێغەمبەر یوسف سلامی خوای لەسەر بێ دەیفەرموو توفني مسلما وألحقني بالصالحين خوای گەر بە مسلمانی بمرێنیت و بمخەیتە ڕیزی پیا و چاکانەوە لەگەڵ پیا و چاکانە حەشرم بکەیت و کۆم بکەیتەوە. خوای گەر بمگەینی بە ڕیزی پیا و چاکان ئەمە دوعای پێغەمبەرانە سلامی خوای لەسەر بێ فێری ئێمە دەکەن ئێمەش بەردەوام بڵێن خوایە گیان بە بەندە چاکەکانی خۆت قبوڵمان کەی و لەگەڵەواندا لە بەهەشتا کۆمان کەیتەوە و لەگەڵەواندا حەشرمان کەی والله وە گەورەترین نیعمەتی خوایە. بۆیە لە کۆتاییدا دەڵێم هەر نیعمەتێکمان بەسەرەوەیە فەزڵی خوایە با سپاسی خوا بکەین وەکو سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بیکەین بە قدوە و مامۆستا و پێشەوە و پێشەنگی خۆمان سپاسی خوا بکەین لەسەر هەموو نیعمەتێک دەسەڵات پارە جوانی لاشەی ساغ هیچ شتێک لە سنوور دەرمان نەکات چونکە کاتێ لە سنووری خۆمان دەرچوین لە خۆمان بایی بووین دڵنیا بەخوا زەلیلمان دەکات لە دنیا و قیامەت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا رب خواه الشفاء نخوش كامان بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوا يا رب خواه لقناهي دايك وباوكم مردو كامان خوش بي يا رب خواه واما لك بردوام سپاس والسايشي توقي نسن نازل نعمتكان لخمان باين بين يا رب العالمين خوایان آخرمان بخیر بگیری ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەی ئەوانەی لەسەر جێگا کەوتون و چاوەڕێی دوعای خێری مسلمانان و شیفان یا ربی خوایە شیفایان بدەی خوایان بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت آخرمان بخیر بگیری نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی لە بەهەشتا کۆمان کەیتەوە یا ربی خوایە لە ڕیزی پیا و چاکان و خواناسان قبوڵمان کەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.